مەشقی پێشمەرگە لە چوارچێوەی سەنتەری هەماهەنگی مەشقی هاوپەیمانان بەردەوامە. لە نزیکەی ساڵێکدا 15 فەوت کە ژمارەیان زیاتر لە 9000 پێشمەرگە دەبێت مەشقیان کردووە. مەشقە سەربازیەکان کە یەکەم جارە پێشمەرگە ئەنجامیان دەدات بریتین لە شەڕی شەقام و کۆڵان بە کۆڵان و چۆنیەتی هێرش بردن و خۆپاراستن و پارێزگاریکردن لەو شوێنانەی کۆنتڕۆڵ دەکرێنەوە. لە چەند شوێنەی جیاواز مەشقی سەربازی دەکەین. مەشقەکانمان لە ئەستێکی سەرەتایی دەست پێ دەکات و پێشمەرگە فێر دەکەین چۆن وەک تاکە شەخص هەڵسو کەوت لەگەڵ شەڕدا بکات. دواتر مەشق لەسەر گەیاندنی هاوکاری تەندروستی و ڕوبەڕووبنەوە لە شەڕی قورس دەست پێ دەکات. فێریان دەکەین چۆن هێرش ببن. هەندێک جار هێرشی ڕاستەخۆ لێرە تاقی دەکەینەوە. ئێستا لە چوارچێوەی سەنتەری مەشقی هاوپەیمانان لە باشووری کوردستان 7 وڵات کە پێکهاتوون لە ئەڵمانیا، بەریتانیا، ئیتالیا، هۆڵەندا، فینلەندا، هەنگاریا و نەرویج مەشق بە پێشمەرگە دەکەن. لە داهاتووشدا سەنتەرەکە فراوانتر دەبێت چونکە هەرێک لە وڵاتانی سوید و چیک ئامادەی خۆیان پیشانداوە مەشق بە پێشمەرگە بکەن کە ئێستا لە شەڕدایە لەگەڵ داعش. ئەو مەشقی بە پێشمەرگە دەکرێت بە گوێرەی پێویستی و لەسەر داوای وەزارەتی پێشمەرگەیە. بۆ یەکەم جارە ئێمە ئەو مەشقانە کە چۆنیەتی شەڕی ناو کۆڵان شوقەکان چۆنیەتی خۆپاراستن هێرشکردن چۆن بەرەو پێشەوە دەڕۆی بەڕاستی سوودێکی زۆرمان لێوەرگرتووە. دەربارەی لەغم هەرگرتنەوە دەربارەی خۆپاراستن لە تێنتیەکان ئەوە بۆ ئێمە زۆر بەکاری بووە. مامۆستایەکانمان زۆر مامۆستای باشن لە ئاستی پلەبەرزان مامۆستایەکانمان. مەشقەکان تەنها لەسەر ئاستی فەوجەکان ئەنجام نادرێت بەڵکو مەشقی تاک و تایبەتیش ئەنجام دەدرێت لەسەر جۆرەکانی چەک، کوشتنی تایبەت، هەواڵگری و هەواڵنێری، هەڵگرتنەوەی بۆمب و فریاگوزاری سەرەتایی کە تا ئێستا زیاتر لە 3000 پێشمەرگە و ئەفسەر ئەو مەشقانەیان بینیوە. ئێستا ژمارەیەکی زۆر لە پێشمەرگا لە ڕووی مەشق و ڕاهێنانەوە گەیشتونەتە ئاستێکی پێشکەوتوو چونکە مەشق و ڕاهێنانەکان لەلایەن ژمارێک لەو ڕاهێنەرانە دەگوترێتەوە کە وڵاتەکانیان خاوەنی سوپای زلهێز و پێشکەوتون. بەڵام ئەوەی تا ئێستا پێشمەرگە پێی نەگەیشتووە ئەو چەکە پێشکەوتوانن کە لەگەڵ ئاستی مەشق و ڕاهێنانەکانیان گونجاو بێت. ڕەندە جەمال ڕوودا هەولێر.